ئەمە ڕێگەی ڕۆڤێ گۆپاڵە، ڕێگایەکی خێرا و دووسایدی ئۆتۆبانە. هەولێری پایتەخت بە پارێزگای دهۆک و تورکیا دەبەستێتەوە. لە ساڵی 2018 لەلایەن نیچیروان بارزانی سەرۆک وەزیریانی ئەو کاتی هەرێمی کوردستان بەردی بناغەی دانرا. کەمتر لە هەفتەیەکە پرۆژەکە تەواو کراوە و ڕێگاکە بەدەم شۆفێران کراوەتەوە. کردنەوەی ئەو جۆرە ڕێگانە هۆکارێکە بۆ کەمکردنەوەی ئەو ڕووداوانەی کە لە نێوان شۆفێران طبعاً دەکرێت و بە یەکێک لە هۆکارەکانی مردندا دەنرێت لە هەرێمی کوردستان و قوربانیەکی زۆر دراوە بەهۆی نەبوونی ڕێگۆر، چونکە دەکەوێتە نێوان دوو پارێزگای گەورەی هەرێمی کوردستان بادینان و سۆران طبعاً و هیواداریشین ئەم جۆرە پرۆژانە هەر بەردەوامیان هەبێت لە هەرێمی کوردستان و هیوادارین وڵات هەر ئاوادان بێت. و تەوابوونی ئەم ڕێگایە جگە لە کەمکردنەوەی ماوەی نێوان هەولێر و دهۆک هەنگاوێکی دیکەیە بە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و پاراستنی گیانی هاوڵاتیان. حکوومەتی هەرێمێکێک لە پرۆژە گرنگەکان چونکە مەودای نێوان پارێزگای هەولێر و دهۆک بەیەکەوە دەبەستێتەوە و لەوێن دەریش لە هەولێرەوە بۆ سلێمانیش بەیەکەوە دەبەستێتەوە کاتێکەوە پرۆژەکە تەواو بێتن بە کاملی. ئەو ڕێگایە ڕێگایەکی استراتیژیە لە بینی دوو محافەزە زیاتر ڕووداوی هاتوچۆ زۆر کەم دەکاتەوە کورکە دەبینین ئێستا لێرە ڕۆژانە لە سەر ڕێگای نێوان بەردەڕەش و کەلک ڕۆژانە حادیسێ زۆر دەکرات ژیانی قوربانی زۆر دەدرا. بەڵام ئێستا کەوەکو دەبینین ئەو ڕێگای بۆتەوە ڕێگایەکی استراتیژیە پرۆژەیەکی زۆر باشە بۆ هاوڵاتیان هەم بۆ کار ئاسانی بۆ نێزیکی ڕێگایەکە و هەم بۆ ئەوەشکەوە خزمەتێکی زۆری بە خەڵکی ناوچەکە گەیاندووە لە ڕووی چیەوە لە ڕوویەوە بازرگانیەوە. 3000 کرێکاری خۆماڵی لەگەڵ 18 کارگا 450 ئامێر بەردەوام کاریان لەسەر ڕێگاکە کردووە و 5 مانگ پێش وادی دیاریکرا و پرۆژەکە کۆتایی هاتووە. نزیکەی 80 میلیۆن دۆلار بۆ دروستکردنی ڕێگاکە تەرخان کراوە و درێژی ڕێگاکە 22 کیلۆمەترە و 6 ئۆڤەرپاس و 95 ئاوڕێژ لەسەر ڕێگاکە دروست کراوە. پرۆژەی ڕێگەی ڕۆڤێ گۆپال یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەکردنەوەی ئەم ڕێگایە هەولێری پایتەخت بە پارێزگای دهۆک و وڵاتی تورکیا دەبەستێتەوە و هەر ئەم ڕێگایە دەبێتە هۆی کەمکردنەوەی دووری نێوان پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک بە 20 خولەک. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، گوندی چەمە.